عێراق ڕۆژانە زیاتر لە 3.5 ملیۆن بەرمیل نەوت دەردێنێ و هەناردەی دەکات، بەڵام مەگەر ئەو خوا گەورەی خۆی بزانێ ئەم پارێزە بەلاحە بۆ چۆ دەچێت. تەواوی عێراق ئێستا بەدەست هەژاری و نەبوونی خزمەتگوزاری و کارەباش لەولاوە بۆستێ با دەست هەموویەوە دەناڵێنێ پارەکانی بۆ چۆ دەچێت. ئەی بۆچی خەزعەلی دەیەوێت بڵێ ڕێژەی هەژاری لە کوردستان زۆرترە؟ ئەمانە کۆمەڵی بابەتن. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەبدوڵڵا کینانی شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز کینانی شەوتان باش، سوپاستانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با لە قسەکانی خەزعەلیەوە دەست پێ بکەین کە دەڵێ ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان زۆر زیاترە لە باقی عێراق، بەڵام ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراقی هەڵبەتە مەبەستمە ڕێژەی هەژاری لە باقی پارێزگاکان لە بەغداوە بەرەو خوار نزیکەی لە 125 بۆ لە 130. پێدوایە خەزعەلی ئاگای لە ئەو قسانە یاخود ئەو ڕاگەیاندنانەی وەزارەتی پلاندانانی عێراق هەبێ یاخود ئەمە بۆ داپۆشینی ئەو 200 ملیار دۆلارەی خۆیەتی کە ناردوێتێ دەرەوە. لە سەرەتادا ئێوارەتان باش، جەژنتان پیرۆز بێ، پیرۆزبایی لە هەرێمی کوردستان و کەناڵی کوردستان 24 و تەواوی کارمەندان و بینەرانی دەکەم. بەڕێزم، من وەکو کەسێک وەڵامی هیچ کەسایەتیەکی عێراقی نادەمەوە. من ئەوەی بە چاوی خۆم دەبینم ئەوە باس دەکەم. بەڵێ ڕێژەی هەژاری زۆرە، بە تایبەتی لە ناوچەکانی باشووری عێراق ئێستا لە دۆخێکی خراپدان ئاوارە دەبن و ڕوو لە بەغدا دەکەن، چونکە ئێستا بەغدا ژمارەی دانیشتوانی 10 ملیۆن و نیوە. ژمارەی دانیشتوانی بەغدا 10 ملیۆن و نیوە بەهۆی ئەو ئاوارانەی لە ناوچەکانی باشووری عێراقەوە هاتوون، بەهۆی ئەوەی دەرفەتی کاریان نییە. جگە لەمەش خەڵکێکی زۆر لە ناسریە و عیمارە و بەسرا ئێستا لە هەرێمی کوردستان کار دەکەن، چونکە دەرفەتی کار هەیە. هۆکارەکە ئەوەیە هیچ بوونێک بۆ پلاندانان نییە. پلاندانان پێویستمان پێیە، پێویستمان بە پلاندانانە، پێویستمان بە بەرپرسێک بە دڵسۆزیەوە بە جدیەتەوە کار بکات. کەسێک توانای هەبێت، توانای ئیدارەدانی هەبێت، توانای کاری بەرپرسیارەتی هەڵگرتنی هەبێ. زۆرینەی بەرپرساران و پارێزگاران لەگەڵ ڕێزم بە گوێرەی ئاستی پێویستکاریان نەکردووە. زۆر گرنگیان بە کارگەڕی و ئیدارەدان نەداوە، بەڵکو سەر بە حزبێکە و سەر بە لایەنێکە هیچ پسپۆڕیەکی نییە. کەواتە بەڕێزکینانی ئێوە دەڵێن پێویستمان بە کەسێک هەیە بەرپرسیارەتی هەڵبگرێ، یعنی لە عێراق کەس نییە بەرپرسیارەتی ئەو هەموو ملیۆنان عێراقی هەڵبگرێ لەگەڵەوەی پارە و بودجەیەکی زەبەلاحیش هەیە. نەخێر بەڕێزم، ئێمە پێویستمان بە بەرپرسێکە خاوەن بڕیار بێت، پاشگەز نەبێتەوە لە بڕیارەکەی. ئێمە چەندین کێشەمانەیە نابێت لە یاد بکەین. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ باسی لەوە کرد زیاتر لە 500 ملیار دۆلاری عێراقیەکان لە ئەمریکایە. ئەم دۆلارانە هیکێن کێ خاوەنیانن؟ ئێمە پێویستمان بەوەیە بەرپرس نەرمونیانیەکی هەبێت بۆەوەی دۆخەکە کۆنتترۆل بکات. نابێت زۆر پشت بە ڕاوشکاران بەستێت. باسی بەرپرسێکی دیاریکراو ناکەم، باسی سەرکردایەتی دەکەم. دەبێت سەرکردایەتیەکی جێگەی متمانە بێت کاتێک ئەو بەرپرسە کاری خۆی جێبەجێ دەکات، خاوەن بیرۆکە بێت، خاوەن تیۆریەکی سیاسی بێت. لە هەمان کاتیشدا بڕوانامەی لە پسپۆڕیەکەیدا هەبێت. من چی بکەم کاتێک پارێزگارێک دێت بڕوانامەکەی لەگەڵ ڕێزم بۆ هەموو بڕوانامەکان بڕوانامەی دواناوەندی هەبێت و ناتوانێت پارێزگاکە بەڕێوە ببات. ئەمە واتای چییە؟ چی لە ئەنجومەنی پارێزگا بکەین؟ ئەنجومەنە باوەڕم پێ بکەن
لە سەروی و بارگرانیەکە هەیە هاوکاریش دەکرێن ئێمە پێویستمان بەوانە نییە پێویستمان بە پرۆگرامە پێویستمان بەوەیە ئەم کارمەندانە بەباشی کاریان پێ بکرێت ئەو پارەی بەباشی بەکاربهێنرێت زۆر باشە بەڕێزکینانی باش زۆر باشە بەڕێزکینانی جەنابتان شرۆڤەکاری سیاسین و ئاگادارن کە بەڵانسی هێز لە ناوچەکە بە تەواوی گۆڕاوە پرسیار ئەمەیە بۆچی عێراق بە سربەخۆیانە خۆی وڵاتی خۆی نابا بڕێوە بۆچی پشتی بەستووە بە هەندێک وڵاتی ئیقلیمی بەڕێزم باس لۆ دەکەی عێراق پشت بە ئێران دەبەستێت بۆچی بەڕاشکاوانە باس ناکەی و لە ڕاستیدا دووری دەخێوە ئەو بڕیارانەی زۆرینەی دەردەکرێن تەنانەت ئەگەر بڕیاریش دەربکرێت لەلایەن عێراقەوە لە وڵاتانی جیهاندا و لە تەواوی جیهان ئەم بڕیارە وا سیر دەکرێت کە لە ئێرانەوە هاتووە من پێشبینی ناکەم بەو شێوەیە بێت چونکە عێراق وڵاتێکی سربەخۆیە دەستوری هەیە یاسای هەیە ئاڵای هەیە بۆیە ئێستا هەموو جیهان دەڵێت عێراق بەشێکە با بڵین بەشێکە لە ئێران بۆچی هەمیشە بڵین ئێمە بەشێکین لە ئێران و پشت بە ئێران دەبەستین ئێمە دەوڵەتێکی میراتمان هەیە ئێمە باشمان هەیە من ئێستا لێرەین بۆچی پێویستمان بە ئێرانە بەڵێ ئێران دراوسەیە 1250 کیلومتر درێژی سنوورەکەمانە ئێمە لە ڕووی بیر و باوەڕ و مەزهبەوە هاوبەشیمان هەیە سەردانی یەکدی دەکەین بەڵام چارە نووسی عێراق بەلایەنێکی دیاریکرا و نابەستمەوە دەبێت عێراق سەر بەخۆ بێت دەبێت نابێت بۆ چاوەسەر بگرێت بەشار لە تورکیا سووریا یاخود زۆر باشە بەڕێزکینانی زۆر باشە بەڕێزکینانی ئێوە ئاماژەتان بە یەک کۆمەڵ قەیراندا لە عێراقدا خزمەت گوزاری نییە کارەبا نییە ئاو نییە بەڵام بۆچی عێراق دەیەوێت کە نوقمی قەیران بووە دەیەوێت قەیرانەکانی هەناردەی دەرەوە خۆی بکە لەم کاتەدا دێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبڕێت بڕێزم من لە چاوپێکەوتنەکانی پێشتر لە کەناڵی بەڕێزی ئێوە و کەناڵەکانی دیکە گوتم ناکرێت بەبێ هیچ وتوێژێک نابێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە مامەڵەیەکی سیاسی مامەڵەیان لەگەڵ بکەین موچە ڕزقە و بڕینی ئەو قوت و ڕزقە ناکرێت قوڵکرااو بێت دەبێت بە شێوەیەکی دیکە مامەڵیان لەگەڵ بکەن ئەمانە هاوڵاتین سەر بە عێراقن بۆچی بەم شێوەی مامەڵیان لەگەڵ بکەم کاتێک دێتە بابەت دێتە سەرموچە کاتێک ڕێکەوتنی شێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت کێشەکان یەکلا بکرێنەوە من نابێت دژایەتی هاوڵاتی بکەم ئەوە هاوڵاتیەکی کوردی عێراقیە لە هەرێمی کوردستان دەژی لە باکووری عێراقە بۆچی دژایەتی بکەم ئەم سیاسەتە بەداخەوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە هەندێک کاتدا بێمتمانەی تێدا دروست دەبێت چەند جارێک بەرپرسانی هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کردووە و خەڵکی بەغدا و بەرپرسانی بەغداش سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و ڕێک نەکەوتون ئێمە پێویستە پەنا بۆ دەستور ببین دەستور چی دەڵێت دەستور بازدەسی دەکات دەبێت یاسای نەوت و غاز جێبەجێ بکەین هەموو بابەتانە بوونیان هەیە ئێستا ڕێککەوتنێکی نەوت لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا واژۆکراوە ئەی عێراق چی دەکات حکوومەت عێراق چی دەکات بابەتەکان زۆر ئاشکران هەروەک کاغەزێکی سپی وایە نابێت دژایەتی هاوڵاتی کورد بکەین بڵێ باش پەیوەندیمان هەیە لەوانەیە پەیوەندیەکە تا ڕادێک خراپ بێت لەگەڵ حکوومەت ئەمە لە ڕووی سیاسیەوە بەڵام نابێت ڕنگدانەوەی لەسەر هاوڵاتی کورد هەبێت چونکە ئەو هاوڵاتیە وەک هاوڵاتیەکی دیکەی بەغدا و میسان و کەرکووک و ڕمادیە نابێت ئەم هاوڵاتیە وا بکەم لە خۆشەویستی بۆ دەوڵەتی عێراق نەمێنێت دوور بکەوێتەوە
ئێمە دەوڵەتێکە بە ناوی عێراق کوردی تێدایە سنە شیعە سابئە بەداخۆ نامەوێت هەموو ناوانە باز بکەم بەڵام ئەمە ڕاستیەکەی نامانەوێت موچە ببڕدرێت دەکرێت گوت و وێژ بکەین لێک تێبگەین نەوت هەناردە بکەین هەموو ئەمانە ئەگەری هەیە لە ڕووی سیاسیەوە چارەسەر بکرێت بەڵام بەشێک لە لایەنەکان دەیانەوێت جۆرێک لە گرژی هەبێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی ئێمە دژی ئەوەین دژی ئەو دروستکردنی ئەو گرژیەین دەبێت یەک وڵات بین سامانە سروشتیەکان بۆ هەموو عێراقیەکان بێت لە زاخەوە تاوەکو بەسرا و لە بەسراوە تاوەکو زاخۆش بەڵێ بە دڵنیاییەوە ئەم بابەتانە باش زۆر بەڕێز عەبدوڵڵا کینانی شۆڕەڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش